بازاڕیکردن و کڕینی پێویستیەکانی ماڵەوە بۆ زۆربەی خەڵک ئەرکێکی تا ڕاددەیەک زەحمەتە. بەتایبەتی ئەگەر ماڵەکەت لە نهۆمەکانی سەرەوەی باڵەخانەیەک بێت و بەرزکەرەوەی نەبێت هەر زۆر تاقەت پڕوچێنە. گۆکاندەمیر کە دانیشتووی شاری ڕیزەی تورکیایە دۆخێکی وەهای هەیە. دابەزین و سەرکەوتنی لە 5 نۆهەم بە پەیژە وای کرد ئەم سیستمە دابهێنێت. ڕۆیشتن بۆ دوکان و هاتنەوەم زۆر ماندووی دەکردم. بیرۆکێکی وها بە مێشکم داهات کەوتمە چێشمەچێش لەگەڵ خۆمدا و گوتم ئاخۆ دەتوانم یان نا. گۆکان ماوەی 15 ڕۆژ چاودێری جێکەوت و بەرزی و نزمیەکانی کردووە و دواتر پلانی بۆ داڕشتووە. هەورازێکی ڕێک هەروەها بڕینی 5 نۆهەم بە پەیژە. ئێوە خۆتان کە هاتن بینیتان کە چەند سەختە. وتم ئەم بیرۆکەیە جێبەجێ دەکەم. دوکاندارەکەش ناسیەوە. داوای سەمون تەماتە یان هەر شتێکی دی دەکەم بۆم دەنێرێت. ئێستا زۆر ئاسوودەم. درێژی ئەم پەتە 200 مەترە. گۆکان دەڵێ کە دەستی پێکردووە دراوسەکانی حەپەساون بەکارەکە. ئەو ئێستا لە بری ئەو هەموو ماندووبوونەی جاران تەلەفریکەکەی دەخاتە کار و سەبەتەکەی بە پارەوە دەنێرێتە مارکێت و یەک پەیوەندی تەلەفۆنی دەکات چی پێویست بێت بۆی دەنێرن. بە خۆڕایی نییە کورد دەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە. کۆسار عوسمان ڕوودا و